حجرە مێژوویەکی کۆنی هەیە لە هەرێمی کوردستان و بۆ زیاتر بایەخدان و گرنگیدان بەم بوارە دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بە بەشداری چەندین کەسایەتی ئاینی و شێخانی تەریقات حجرەی شێخ عەبدولقادر گەیلانی لە گەڕەکی تووڕاقی شاری هەولێر کردەوە. حجرەکە بە شێوازێکی تازە و بەپێی ڕێنمایی ئەندازەی دروست کراوە. تایدا شوێنی مانەوەی فەقێیان و چێشخانە و کتێبخانەیەکی دەوڵەمەندی تایە لەگەڵ چەند هۆڵێکی خوێندن. حجرە بەو شوێنە دەوترێت کە زانستخوازی ئاینی ئیسلام فەقەی تیادا دەمێنێتەوە و لە ماوەی وەرگرتنی ئەم زانستە شوێنی ژیان و خوێندنی ئەم فەقەیە دەبێت. لە زۆربەی شوێنەکاندا حجرە بەشێکە لە مزگەوت و لی جیا ناکرێتەوە. هەردوو زاراوەی حجرە و خوێندنی ئیسلامی ئاوێتەی یەکترن و حجرە ئەو شوێنەیە کە زانستە ئیسلامیەکانی تیادا دەخوێندێ و ئەندامانی ناو حجرەش بە فەقێ ناوزەت دەکرێن. بە تێڕوانین لە مێژووی کورد دەبینین کە حجرە شوێن و پێگەی تایبەتی هەبووە لە پێگەیاندنی کەسانی سەرکردە و ڕۆشنبیر و ئەدیب و وەک بەشێکی دیاری مێژووی کولتوری کوردی دەردەکەوێت. حجرە و خوێندنگە ئاینیەکان لە کوردستان مێژوویەکی دێرینیان هەیە. ئەم دامەزراوە ئاینیانە بناغەی ئاشناکردنی کۆمەڵگەی کوردین بە ئاینی ئیسلام لە ڕێگەیان خوێندنگانەوە سەدان کەسایەتی خاوەن ئەزمون لە هەموو بوارەکانی ژیاندا بەرەماتون. ئەم ئاراستە ئاینیە خاوەن فۆرمێکی تایبەتە لە گوتار و بەرنامە و پێگەیاندندا و زۆر جەخت لە پێکەوە ژیان و لێبوردەیی و سانایی دەکاتەوە و بووە بە مێژوویەکی جوانی دینداری کۆمەڵگەی کوردستانی کە فۆرمە سەرەکیەکەی میانڕەوی و یەکتر قبوڵکردنە. حجرە تا ئێستاش بوونی هەیە لە هەرێمی کوردستان و بە سەدان فێرکار پێدەگەیەنێ و حکوومەتی کوردستانیش بە دابینکردنی زەوی شایستە و شوێنی گونجاو پاڵپشتی دروستکردنی حجرە و قوتابخانەی ئاینی لە شوێنە پێویستەکان دەکات. بەڵام ئایا حجرە دەتوانێت دووبارە کەسانی وەک حەزرەتی نالی و مەحوی بەرهەم بهێنێ؟